ئێدی بۆگەرێت و ڕۆبرت لی هاوڕەگەسخواز 2 ساڵ لەمەوبەر لە شاری نیوکاسل لە پەنسیلڤینیا هاوسەرگەریان کرد. کەسانێکی زۆر چاوەڕوانی ئەمەیان دەکرد و حەزیان دەکرد و بە پەرۆش بوون بزانن کە هاوسەرگریەکەمان چۆن دەبێت. بەڵام ئەوەی خەڵکان بەدیان کرد پرۆسەیەکی هاوسەرگەری نەریتی و یاسایی بوو، ئەوەی بە ئاشکرا پەیوەندی خۆشەویستی و وابەستەییانی کردە فەرمی. ئەمە ئێمە لەگەڵ هەموو کەسانی تردا دەخاتە یەک تای تەرازۆوە بە بڕوای من هاوسەرگیری هەر هاوسەرگیریە. بە گوێرەی سنتەری لێکۆڵینەوەی پیو 4 ساڵ لەمەوبەر دادگای باڵای ئەمریکا هاوسەرگەری هاوڕەگەزخوازانی کردە یاسایی بە مەبەستی بەرەو پێشبردن و پاراستنی مافەکانی هاوڕەگەزبازانی نێرومێ و هەروەها ئەوانەی ڕەگەزی خۆیان دەگۆڕن لە ئەمریکادا. لەمڕۆدا لە سەدا 60 ئەمریکایەکان پشتیوانی لە هاوسەرگەری نێوان هەمان ڕەگەز دەکەن و 15 ساڵ لەمەوبەریش لە سەدا 60 لە دژی بوون. هەروەها 29 وڵاتی دیکەش هاوسەرگەری هەمان ڕەگەزیان کردوتە یاسایی. ئەم ساڵ تایوان بووە یەکەمین وڵات لە ئاسیا ڕێگە بە هاوسەرگەری نێوان هاوڕەگەزبازانی نێرومێ بدات، تەنانەت لە نێوان هەندێک لە دیموکراتە ئاین پەروەرەکانیشدا. بەڵام سەرۆک ترامپ پەیڕەوی بەها دێرینەکانی کردووە. ئەمە کێشەیەکە بۆ دیموکراتەکان بەوەی کە هەتا دێ دەبنە ڕادیکاڵ و ئەوەش پەیوەستە بە سیاسەتە کۆمەڵایەتی ڕادیکاڵەکانەوە. جا بۆ ژمارەیەک لە پشتیوانکارانی لە مێژی دیموکراتەکان سەخت دەبێت کە درێژە بە پشتیوانی خۆیان بۆ دیموکراتەکان بدەن. بەڵام پشتیوانی بەهێز بۆ بربژاری دیموکراتەکان بۆ سەرۆکایەتی پیت بوتجج ڕەنگە ئەو بۆ چوونە لاواز بکات. سەرۆک شارەوانی شاری ساوت بند لە ئیندیانا کە هاوڕەگەزخوازە هاوسەرگەری لەگەڵ پیاوێکی تردا کردووە و بۆتە یەکێک لە سیاسەتمەدارانی هاوڕەگەزباز. دەنگدەران حەز دەکەن کە ئەگەر ئەو کەسانە ڕازگۆ بن لەبارەی حەزی سێکسیانەوە، ئەمە واتای ئەوەیە کە ئەو کەسانە لەگەڵ دەنگدەرانیشدا هەرڕاست گۆ دەبن. جگە لە سیاست پەیوەندیەکانی هاوڕەگەزخوازان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەتا دێت بۆتە بەشێک لە پێکهاتەی هەمە جۆری کۆمەڵگەی ئەمریکایی. I'm on the graduation party circuit. That's what I call it. That time of year.